بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە من وەکو میوانی وەزیر بانگ کرابووم ئەگینا لە لیژنەی مالیەوە تا ئێستا من ناوەکەم سابت نییەوە لە هەوڵی ئەوەشان کە نێڵن لە لیژنەی مالی بم بەس بە حکمی ئەو ناسینەی کە هەمە لەگەڵ وەزیرا و ڕەفاقەتمان هەیە بانگێشنامەیەکی تایبەتی نردبوو کە ضرورە بەشداری بکەی لە لیژنەی استراتیژێتی موازنە بۆ حکمی من لە سێ خولە لە دوو خولە بەشدار بووم لە دانانی موازنەوە لە 2006 متابعی هەموو موازنەتی عراقەکەم و ئاگاداری وردەکاریەکانم موازنەی ئەم ساڵ یا ئەم سێ ساڵی دیکە چکە موازنە سێ ساڵیە ئیتر جیاوازە بێت لە موازنەکانی دیکە بەشێکی بنوودەوە بەشێکی بەرامیجە بەرامیج مانای چییە بۆ ئەوەی بینەت تێبگالەوە لەمە دوا کۆمەڵێک ئامانجداندێ لەو ئامانجانە پارەی بۆ تەخسی سەکرێ بۆ تەرخانەکرێ بۆی ئامانجانە جێبەجێ بکرێن لە ئێستادا دوو پارێزگایان هەڵبژاردووە و دوو وەزارەتیان هەڵبژاردووە یەکیان وەزارەتی کارەبایە و وەزارەتی مالیەیە دوو پارێزگاکەش سەلاحەدینە لەگەڵ دیالە وا دیارە پارێزگاکان سەلاحەدین لە پێشترە تا دیارە چکە ئیسیجابەیان جیاواز بووە بۆیە پێشنیاری ئەوەی کرد وەزیر کە محافظەی مووسڵیشی بخرێتە سەر چکە زۆر چالاکن و هەمیشە لە تەقیمەکانە پلەیەکی بەرزیان بەدەستێناوە و تەبیعەتی خەڵکی مووسڵ دیارە تەبیعەتێکە زیاتر جدیەتیان پێوە دیارە من پێشنیاری ئەوم کرد کە پەرلەمان بخرێتە سەر موازنەی بنود و ئەدا و بەرامیج لەگە هەمان شێوە پرسیارمان لەبارەی هەرێمی کوردستانەوە کرد هەرێمی کوردستان ئایا داوەت کراوە وتیان ئیسیجابەیان هەیە و تەواسولی بەردەوامان هەیە واتە تەلەفۆناتیان لە بین یەکە هەیە بەڵام من پێشنیارم کرد کە دایرەی موازنەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بانگ بکرێت لە کۆبنەوەکانە بەشداری بکە بۆی بزانێ بەرەو چه ئاڕاستەیەک عراق ڕاستە من لە بێژ باسم کە من ئەندامی هێزێکی ئۆپۆسیۆنم و لە هەرێمی کوردستان ئەمری گرتنم هەیە بەڵام ئەمە ناکرێت کە هەرێم بەشێکە لە عراق و ئەبێ ئاگای لە وردەکاری موازنە هەبێ چکە هاوبەشە بێت لەو موازنە بۆیە بێ دیفاع لە پشکی خۆی بکە تاوەکو هەموو چەخۆران ئەو استحقاقاتانە و شایستە دارایانەی کە هەیەی بەدەستی بێنێ بۆیە ئەویان قبول کردو لەمە دووە هەرێم بەشدارە بێت لە استراتیژێتی موازنەی عراقدا بەتاکید ئەوان موازنە لەسەر ئەساسێکی افتیرازی دانێن قەناعەتیان وایە مەسەن 150 تریلیۆن دینار خەرجەکانە بێ و 50 تریلیۆن دیناریش موازنەی ئەدا و بەرامیجە بێ بۆیە هەردایاناوە 200 تریلیۆن بەڵام 200 تریلیۆن لە حاڵی حازرا بۆ شێوەیە کۆ نابێتەوە داهاتەکانی ئەوە نەمان بەدەست نایە بۆ ئێمە لە حاڵەتێکی ئیفتیرازیایە کە ئەگەر مەزیقی گەروی هەرموز ئەو شەڕە کۆتایی پێ هات و نەوت بە شێوەیەکی تەبیعی بۆ معلومی بەڕێز و بینەرانیش لە بدایە تاکواتە 28 لیترێک نەوتی عراق هەناردە نەکراوە بەڵام لە ئێستادا گەشتوتە 2 میلیۆن بەرمیل نەوت کە ڕۆژانە هەناردەکرێت ئەمە ژواکە کە عراق هەندێک داهات بە کرانەوەی ئەو هینە مەزیقی هەرموز گەروی هەرموز ئەوە دۆخی هەناردەکردنی عراق ئاساییە بێتەوە